زاج زاج بارزاني زاج طالباني بەداخەوە لە هەرێمی کوردستان دۆخێکی خراپ هەیە، ناقانونی هەیە، نایاسایی هەیە. شێروانی و دەنگێک لەو ناوچەیە لە دژی دیکتاتۆرێتی پارتی بەرز بوویەوە. بەس حکوومەتی مە ئیستیفادەکە دەداتە مێردەکانمان تورکیایە و من پەیامێکی گرنگم هەیە بۆ ئەم دەسەڵاتدارانەی حکوومەتی عێراق بەگشتی حکوومەتی گەندەڵی پارتی و یەکێتی سیار ئەەکەم بە ئاماژەی زۆر واڵا کێ لە ژیانی خۆی دڵنیایە تا ئەم دەقەی ماوە لاوێ بادینا شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئەم جار بە خێراتیان ویلایەتی دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم کە هاتوونی هێرکانە ئەوڕۆ ئەو یادەی بە شکۆ ڕدەگرین دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەن پێشەچی برن زاج زاج بارزاني زاج زاج طالباني والله ئەوزە مرتعبوون ئەوزە ئیتر ئەمڕۆ بەڕاستی یعنی زۆر دڵتەنگم لۆ شێروانی کە لە کونجی زیندان بێ هیچ تاوانێک لە ژۆرێ کراوە ئێستا ئەوەندەی دەڵێم دەرێم ئازیزانمان لە یادن لە زیندانی جەلادن لاوێ بادینا شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان لاوێ بادینا شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ڕۆژنامە نووسان درێژکردنەوەی ماوەی مانەوەی ڕۆژنامە نووسان لە زیندان ئاماژەیەکی دووبارە خراپە بەو سیستەمە حکومڕانیە فاشلەی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە لەگەڵ ڕۆژنامە نووسانی ئەکا بەداخەوە لە هەرێمی کوردستان دۆخێکی خراپ هەیە، ناقانونی هەیە، نایاسایی هەیە، مامەڵەی خراپی هێزە ئەمنیەکان هەیە لەگەڵ ڕۆژنامە نووسان بەداخەوە جارێکی دیکە بەداخەوە لاوێ بادینا شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان سەرەتا بە ناوی خی گەورە میهرەبان دەستخۆشی لە هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆکەین بۆ ئەمڕۆکە 5/8/2025 بۆ داواکارین لە مافی مرۆڤ بەدواچوونی بکەن بۆ شێروانی ئومێد بەڕۆژکی بەزوود بە ئازادکردن لاوێ بادینا شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئێمە وەکو ڕێکخراوی وەک ئیدانی و کارەقێزوو ناکەین دەرهەق بە ڕۆژنامەنووس شێروانی ئومێد بەڕۆژکی کە پارتی دیموکراتی تیرۆریستی مافیا کە هەسا بە دەرەخشنەوەی ماوەی زیندانیان بۆ ئەو دوو ڕۆژنامە نووسە بەداخۆم کە لەو وڵاتە دوو دەسەڵاتی مافیا حکومەکە کردنیان ڕێکی ئازادێ بێ گەر ڕێکی ئازادێ بێ و ئەم دوو ڕۆژنامە نووسە ملێکن بەپەتا لاوێ بادینا شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان بەڵێ بەرتەسکنەوەی ئازادی لە هەرێمی کوردستان تیرۆر و کوشتن و ڕفاندنی ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان و چالاکوانان و هەروەها هەژمۆنی حیزبی هەردوو دەسەڵاتدار پارتی و یەکێتی بەسەر داگاکانە ئەم ڕێگەوای کردووە کە ئێمە ئەمڕۆ لەم چالاکیدا گربینە و لێرە ئەمانەوەی ئێمە دەنگی لێری خۆمان بگەێنین بە هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بە ئازادی خوازان بە ڕۆژنامە نووسان بە پەرلەمانتاران بە هەموو کەسانەی کە بەرگری لە ئازادی ڕادەبەرینەکەن لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و جیهان و ئەمانەوەی کۆدەنگی دروستکەین و فشاری جدی دروستکەین لەسەر دەسەڵات بەوەی بە زووترین کات ئومێد بەرۆشکی و شێروانی ئازاد بکرێت و هەروەها ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستانە پانتایەکی زیاتری بۆ بکرێت و هەژمۆنی دادگاکان بتوان بە ئازادانە بڕیاری خۆیان بدەن و لەژێر هەژمۆنی هەرو دەسەڵاتی پارتی یەکێتیدا دەرچن و لێرە ئێمە کۆڵ نادەین و بەردەوامیشین تاوەکو ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستان و عێراق بە تەواوی فەرام ئەکرێت و ئەگەین بە ماف و ئازادیەکانی خۆمان. زۆر سپاس. لاوێ بادینا شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان داخەوە مەتاوانێکی گەورەیە بەرامبەر هەردوو چالاکوان و ڕۆژنامەنووس شێروانی و ئومێد بەڕۆژکی دەکرێت بە چەندەها جار دووبارە کراوەتەوە و هیچ مافێکی مرۆڤی بەها ئینسانەکان بەدی ناکرێت تەنها وەکو ڕقوکینەیەک بەکاردێنێت دەیانەوێت کەرامەتی بشکێنن بەم ئەم دوو چالاکوانە بەبێ هیچ بنەمایەک دەستگی کراون تەنها لەبەرەوەی دژی دەسەڵاتی گەندەڵی حکوومەتی هەرێمی کوردستان وەستاونەتەوە بەڕاستی ئەمە شەرمە بۆ دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە دیعای دیموکراسی دەکات و دەڵێت یاسا سەروەرە لە کاتێکدا هیچ بەهای ئەخلاقیەک و ئینسانی لەگەڵی ناگونجێ بەڵکو بەو پەڕی نامرۆڤانە بەرامبەر ئەم دوو چالاکوانە دەکرێت کە ئەمانەی چێکن لە هەزارها قوربانیانەی کە دەسەڵات کردوونی ئێمە داوا لە هەموو ڕێکخراوە جیهانەکان و ڕێکخراوە مرۆڤیەکان دەکەین کە فشارێکی وا بکەن کە بە زووترین کات ئازاد بکرێن و ئەمان نەبن بە قوربانەکان دەسەڵات
دەسەڵات هەرێمی حکوومەتی کورد لاوێ بادینا شێرێن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان چەند دادگا سەروەرنی و هەمیشە حیزب دادگای بۆ مەرامی شخصیەکانی خۆی بەکارهێناوە بۆ نمونە زیندانیکردن و سزادانی کەسانی ئازادی خواز و نیشتمان پەروەر دادگاکان بوونەتە ئامێرێک بەدەست حیزبەکانی دەسەڵات و چۆنیان بێت و کیان بوێت سزای بەسەر ئەسەپێنن وێ لێرەوە دەمانەوێت ئەو دەسەڵاتێت و گەندەڵ و چەمکارە بڵین زیندانیکردن و ڕفاندن و کوشتن ئێمە سارد ناکاتەوە و دڵنیابن دەتان ڕوخێنین لاوێ بادینا شێرێن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئەمڕۆ لێرە وەستاوین بۆ ئەوەی دەنگمان لە دژی نادادپەروەری بەرز بکەینەوە شێروان شێروانی و ئومێد بەرشۆکی بەهۆی قسەکردنی ڕاستی وەستانەوە لەگەڵ خەڵکو و داوای ئازادی زیندانی کراوان بەردەوامی دەست بە سەرکردنیان لەلایەن دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیەوە پێشەڵکردنی ئاشکرای مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و دادپەروەری بنەڕەتیە ئێمە بە توندترین شێوە ئیدانەی ئەم کارە نایاساییانە دەکەین هێشتنەوەی ڕۆژنامەنووسان و چالاکوانان لە پشمێزی دادگا نیشانەی هێز نییە نیشانەی ترسە ئێمە بێدەنگ نابین و ناشترسین ئێمە داوای ئازادکردنی دەستبەجێی بێمەرجیان دەکەین دادپەروەری و دواخراو دادپەروەری ڕەتکراوە شێروان شێروانی ئازاد حکومەت بەرشۆکی ئازاد ئازادی بۆ هەموو ئەوانەی ڕاستی دەدوێن لاوێ بادینا شێرێن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئەسڵاو بە خێراتنی و چالاکوانانەکەم و زۆر دەستخۆشێکی بێپایانم لە بۆ ڕێکخراوی داکۆ کە پژگیرێکی تەواو ماندونە ناسانە کە بۆ ماوەی دوو هەفتە زیاتر لە دیتیشن سنتەری هیثرۆ پێدرێن کۆلنبروک دیتیشن سنتەر ریموڤە کە لەوێ دەست بەسەر بووم ڕێکخراوی داکۆک ئەنجومەنی بێرمینگام بە تایبەتی کاکە دانا و کاکە کۆژین کە بەڕاستی ماندونە ناسانە بە یەک چاو سەیری هەموو ئەندامەکان دەکەن و بەڕاستی یارمەتی دەرن زۆر دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم هەر ساغ و سەلامەت بن بە خێراتنی هەمووشتان دەکەم لاوێ بادینا شێرێن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان بەیامێکی کوردم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەر چوو چیتان نەکرد ئەوەی من دەیڵێم مەتەڵێکە کوێرین و خاوەن چاوین ڕێ ئەەکەین و قاچشکاوین خاوەن دەست و دەست بەسراوین خاوەن دەست و دەست بەسراوین پرسیار ئەەکەم ئەگەر هەین و ئەگەر ماوین کێ دیوێت لەم سەرزەمینە ئەگەر ژیاوین بێدەنگ بین و قسەش بکەین هەر کوژراوین دوای داوای حەقیش بکەین هەر لە نێو زیندانین پرسیار ئەەکەم بە ئاماژەی زۆر واڵا کێ لە ژیانی خۆی دڵنیایە تا ئەم دەقەی ماوە ئەمانەی ئەیڵێم دەبڵێن ڕووی نەداوە ڕۆژنامەنووس و چالاکوان شەهید نەکراوە مامۆستای ئاینی ڕیشی نەسووتاوە گەنجی وڵاتەکەم دەربەدەر نەکراوە مامۆستای بێموچە شەقی تێ هەڵ نەدراوە لاوێ بادینا شێرێن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان گربوونەوە دژی درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنی چالاکوانان ئومێد بەرۆشکی و شێروان شێروانی لە ژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستاندا کە بە شێوەیەکی نایاسایی ئەوان لە دووەکە گوازراونەوە بۆ هەولێر کە کۆمەڵێک تۆمەت و قسەی ناڕەوایان دراوەتە پاڵتەنها لە بەرەوەی چالاکوان و نووسینیان نووسیوە ئەمە لە کاتێکدا کە ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەروەها هاوڕێیانیشمان کۆمەڵێک نامە و ئیمێڵمان ناردووە بۆ ئەندام پەرلەمانی ناوچەکەمان هەروەها بۆ وەزیری دەرەوەی بەریتانیا کە فشار بخەن لە پەرلەمانی بەریتانیا بۆ ئازادکردنی ئەو دوو چالاکوانە هەروەها حەسانیان بخرێتە سەر و پارێزبەندیان بۆ بکرێت جارێکتر دەستگیر نەکرێنەوە دەسان خۆش لاوێ بادینا شێرێن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئێمە ئەوڕۆ هەڵسان بە چالاکیەک لە شاری بێرمینگام وە پشتیوانی شێروان شێروانی و ئومێد بەڕۆشکی دەکەین هەموو ژیان ئومێد بەڕۆشکی و شێروان شێروانی هەموو ژیانی بۆ دەرخستنی و گەندەڵی زۆرداریەکانی پارتی تەرخان کرد پارتی بە تایبەت مەسرور بارزانی زۆر لی دەترسا و ساڵانێکە بەناحەق خوستیانەتە زیندانەکانەوە شێروان شێروانی و هاوڕێکانی کارێگاریان هەبووە لەسەر ئاشکرابوونی
ڕاستیەکان بۆیە لە ساڵی 2020 لە دۆک دەرفێنرێت و دەستگیر دەکرێت لە 67 ڕۆژ لە زیندانەکانی تاکەکەس دەهێندڵێرێتەوە و دواتر دووبارە لەگەڵ 4 چالاکوان بە تۆمەتی گروپی چەکداری سویخوڕی پارتی دیموکراتی کوردستان ترسی لە هەر ڕەخنەگر و ئازا و ئازادی هەیە لەوەی هەموو ڕووی ڕاستەقینەکەی ببینن هەرزوو کەوتە پەلاماردان و تۆمەت هەڵبەستن بۆ شێروان شێروانی و سەرڕای تەواوکردنی ماوەی حکومەکەی لە مانگی 3 ساڵی ڕابردوو پێویست بوو ئازاد بکرێت بەڵام پارتی سەرقاڵی تۆمەتێکی تر لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان بەداخەوە لە هەرێمێکی کۆک کوردستاندا کە دادگاکان و دیموکراسی و تەنها ناوێکە و هیچ کارێکی پێ ناکرێت و تەنها کەڤەرێکە بۆ ڕشپۆشکردنی کارە قێزەونەکانی دەسەڵات وەک لای هەمان ئاشکرایە ماوەی درێژکردنەوەی زیندانیکردنی شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی دوورە لە بڕیاری دادگاکانەوە و تەنها لەژێر بڕیاری حیزب و میلیشا چەکدارەکانەوە ئەو بڕیارە دەرکراوە و ئەو دوو دەسەڵاتە زیاتر لە 30 ساڵە بە هەموو گڕوتینێک هەوڵەدەن بۆ بڕینی و بێدەنکردنی چالاکوانان و ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان تیرۆرکردن و تۆمە دروستکردن و زیندانیکردنیان لەلایەن دەسەڵاتەوە ئەرکی پیشەیە لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان سڵاو لە هەموو هاوڕێیان و چالاکوانان و هەڵگرانی دەنگی حەق و ئازاد من وەک چالاکوانێک و ئەندام لە ڕێکخراوی داکۆک بە ئەرکی خۆمی دەزانم کە پشتگیری لەو دەنگە ئازادانە بکەم کە بە ناحەق خراونەتە کونجی زیندان وەک دەبینین ئەمڕۆ وەک چالاکوانان کۆبوونەتەوە و دژی بڕاردانی درێژکردنەوەی ماوەی زیندیانانی دوو ڕۆژنامەوان و چالاکوانی بوێری هەرێمی کوردستان شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی کە بەداخەوە لەلایەن محکەمەی بە حیزبی کراو کە لەلایەن دەسەڵاتی بنەماڵەی دیکتاتۆریەتی پارتی دراوتە زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ ئازادیەک نییە بۆ چالاکوانان و ڕۆژنامە نووسان بەڕاستی شەرمە بۆ حکوومەتێک کە دەنگی چالاکوان سەرکوت بکات و بیان خاتە زیندانەوە بێهۆکار شەرمە بۆ حکوومەت لە نوکی قەڵمی چالاکوانان بترسێت بەڕاستی بەداخەوە هیچ ئازادیەک نهێشت بۆ تاکی کورد لە کۆتاییدا ئەڵێم ئازادی بۆ تەواوی ڕۆژنامە نووسان زۆر سپاس لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان بسم الله الرحمن الرحیم وەک چالاکوانێک لە وڵاتی بەریتانیا ئیدانەی ئەو کارە تیرۆریستیانە دەکەم کارێکی بەربەریە تۆ خەڵی لەسەر مافی خۆی قسە بکات و بکەیە کونجی زیندان دڵنیام خەڵکی ناڕازی گەلێک زۆرە لە کوردستان و لە دەرەوەی وڵات ئێمەوە خۆمان پشتگیری خۆپێشاندانەکان دەکەین لە هەر شوێنێک بێ بەشداری دەکەین بۆ ئەوەی خەڵک بێدەنگ نەبێت و خەڵک چاوکراوەیە ئیدانەی و کاری ترۆریستیانە دەکرێن کە دەکرێتە سەر خەڵکی مەدەنی و تیرۆرکردن و زیندانیکردنی خەڵکی ئاسایی لەلایەن بنەماڵەی بارزانی و تاڵەبانیەوە لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ڕێکخراوی داکۆک ئەوڕۆ هەستاین بەگربوونەوەیەک لە شاری بێرمیگام لە دژی دوو دەسەڵاتی بنەماڵەی میلیشیا پارتیوێکێتی کە بە ناحەق شێروان شێروانی و ئومێد بەرۆشکیان لە زیندان کردو و ماوەی زیندانێکەشیان درێژ کردوتەوە ئێمە لێرەکەدا دەنگی ناڕەزایی خۆمان ئاراستەی هەموو مافێکی مرۆڤ و هەموو ڕێکخراوێک دەکەین بۆ ئەوەی ئازادی بۆ دوو ڕۆژنامە نووسە و ئێمەش وەک ڕۆژنامە نووسێک و ڕەخنەگرنێک ڕەخنەی ئەو کارەیان دەکەین سپاس لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان من وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم و ئەو چالاکوانە بوێرانە هەڵساین بە ئیدانەکردنی درێژکردنەوەی ماوەی زیندانی کاکە شێروان و کاکە ئومێد هیوادارین بە زووترین کات ئازاد بکرێن یعنی حکومەت بەچی پێش دەکەوێت حکومەت بە ڕەخنەگرتن پێش دەکەوێت ڕەخنەگرتنیش چێ ڕەخنە بگرێ لە کوردستان یان ڕۆژنامە نووسە یان پەرلەمانتارە ئەگەر ئێوە و دوو دەنگەش کب بکەن کەواتە ئێوە فیرعەونی ئەو سەردەمەن یعنی خۆتان پێ کاملە کەسێک ئەگەر خۆی پێ کامل بێ لێی دەڕژێت جۆگە کە پڕ بوو ئاوەکە بە چواردەوری خۆی ئیسیفادە بە چواردەوری خۆی دەگەێنە بەس حکوومەتی مە ئیسیفادەکە دەداتە مێردەکانمان تورکیایە و ئێرانە و سووریایە و یعنی ئەو هەموو مێردانیان لە بۆمە دروست کردیە
هیوادارم بە زووترین کات دەنگمان بگە یعنی هیچ هیوایەکیش نییە و قسانە دەکەم بەس هیوادارم بگە لاوێ بادینان شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئەندام چالاکوانانە دەکەم کە من خۆپیشاندانیان ڕێخستۆ بۆ پشگیریکردنی ڕۆژنامە نووسان من پەیامێکی گرنگم هەیە بۆ ئەم دەسەڵاتدارانەی حکوومەتی عێراق بە گشتی حکوومەتی گەندەڵی پارتی و یەکێتی بەداخەوە ئەمە تاوانێکی گەورەیە بەرامبەر هەردوو چالاکوان ڕۆژنامەنووس شێروان شێروانی و ئومێد پەرۆشکی دەکرێت بە چەندەها جار دووبارە کراوەتەوە کە هیچ مافێکی مرۆیی و بەها ئیسانێکی بەدی ناکرێت تەنها وەک ڕق و قینەیەک بەکار دێنرێت دەیانەوێت کەرامەتی بشکێنن ئەم دوو چالاکوانانە بەبێ هیچ بنەمایەک دەستگیر کراون تەنها لەبەر ئەوەی دژی دەسەڵاتی گەندەڵەکەی حکوومەتی هەرێمی کوردستان وەساونەتەوە بەڕاستی ئەمە شەرمە بۆ دەسەڵاتی حکوومەتی کوردستان ئیدعایەی دیموکراسی دەکات و دەڵێت یاسا سەروەرە لە کاتێکدا هیچ باهەیەکی ئەخلاقی و ئینسانی لەگەڵدا ناگونجێت لاوێ بادینان شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان سڵاوتان لێبێ ئازادی خوازان ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونەتەوە بۆ دەربڕینی ناڕەزایەتی خۆمان دژی درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنی شێروان شێروانی و ئومێد بەرۆشۆکی هەر وەک چۆن لە کاتێک بە ناحەق زیندانی کران و بە یاسای کردنی کەیسەکانیان لەلایەن دادگای بنەماڵەی بەرزانی و ناڕەزایەتی خۆمان دەرەبڕین ئەمڕۆ ئێمە لەم شوێنە کۆبوونەتەوە بۆ ئەوەی دەنگی یەکگرتووی و بەرزکردنەوەی بەرامبەر ئەو یاسایی نادادپەروەرانەی کە لە دژی مافی سروشتی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و مەدەنی لە هەرێمی کوردستان چەندین ئێمە ناهێڵین بێدەنگبین و تێبڕبێت ئەمڕۆ سەری دەستگیریکردنی چالاکوانان ڕۆژنامەنووسان هەرێمەکەمان سبەی دەستگیرکردنی ئێمەیە بۆ زۆر سوپاستان دەکەم لاوێ بادینان شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئەمڕۆ گرتبوونی وەکمان ئەنجامدا لە دژی دەسەڵاتی کوردی بە گرتنی براکانمان لە زیندان شێروان شێروانی و هاوڕەکانی شێروان شێروانی دەبێت نە بەڕوویەکی سزادرا و بەڵکو بە نمونەیەکی قورس وەک ڕخنە و نووسینی ڕاست دەبینرێت ئەگەر پەیوەندیدارانی ڕۆژنامەوانی بکەین بە دیموکراسی ئەوە پێویستە دەستگیرکردنی شێروان شێروانی ببینرێت وەک هۆشیارکردنەوەیەک نەک وەک ئەنجامدانی تاوانێک لاوێ بادینان شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان ئێمە وەکو چالاکوانانی ڕێکخراوی کۆک هەستاین بە گربوونەوەیەکی هەمنانە ئەوڕۆ دژی زیندانیکردنی شێروان شێروانی و ماوەی درێژکردنەوەی زیندانیکردنی شێروان شێروانی و ئومێد پەرۆشکی چالاکوانانی هاوڕێم ئاماژەیان بە زۆشتی گرنگدا بەڵامە من بە کورتی دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە ئەوەی یەکێتی و پارتی دەیکەن دیکتاتۆریەتێکە لە بەرگی دیموکراسیدا بە هەر جارێک درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنی ئەو چالاکوانانە ماوەی خۆیان وەکو دەسەڵاتێکی شک سوارد و درێژ دەکەنەوە لە دەسەڵاتی حکومڕانیدا ڕەنگە ئێوە بتوانن هەموو ڕۆژێک دەنگێک بێدەنگ بکەن بەڵام دەبینن کە دەیان هەزار دەنگی دیکە نوێ هاوشێوەی هاوچەشنی شێروان شێروانی و ئومێد پەرۆشکی دروست دەبێ بۆیە ئێمە هەرگیز بێدەنگ نابین و هەرگیز لاوێ بادینان شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان سڵاو لە هەموو هاوڕێیان ئەمڕۆ لە شاری بێرمینگام مەسەن بە ئەنجامدانی خۆپیشاندانێک دژی ئازاد نەکردنی شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی ئێمە وەکو چالاکوانان ئیدانەی ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە هەستاون بە درێژکردنەوەی ماوەی زیندانی شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی زۆر بەتوندی ئیدانەی ئەو بڕیارەکەین ئازادی بۆ شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی لاوێ بادینان شێرن لە زیندانی هەولێرن بڕخێ هەولێر و مافیەکان Today in Birmingham, as an activist, Mashkhal Mohammed, with DACOC organization, we held a demonstration for the journalists Sherwan Sherwani and Umed Baroshki. Sherwan Sherwani was supposed to be released from prison in September 2023. Just 2 months before his release, the court gave him an extra 4 years, which was totally unfair. As of now, August 2025, he is still in prison, serving his extended
suspended sentence, and Omid Baroshki finished his earlier sentence, but in January 2025 he was given 6 more months for no reason. Then in July 2025 another 6 months sentence from 2021 was reactivated. Now he must stay in prison until early 2026, even though he had already served his time before. That's the life of activists and journalists in Kurdistan region of Iraq under the rule of PUK and KDP. حاب أوصل رسالة للإرهاب اللي بسوريا المسمي حاله أحمد الشرع، يلي هو أخذ الحكم غصب عن الشعب السوري واغتصب، يلي هو كان تابع للتنظيمات الإرهابية. أنا كوني كردي سوري أنا لا أعترف بأحمد الشرع رئيس الجمهورية العربية السورية، وهي اسمها الجمهورية السورية وليس العربية. تمام. أنا اليوم ككردي أطالب بحقوق الشعب الكردي أن يتم ضمن حقوقنا بالدستور السوري، وأن لا يتم اضطهادنا. نحن كنا مضطهدين من حزب البعث من بشار وحافظ الأسد، واليوم مضطهدين من الجولاني وتنظيم الجولاني الإرهابي جبهة النصرة وداعش. تمام. نطالب حماية دولية للأقليات في سوريا. لا بعدين شيرن لزنداني هوليرن برخي هوليرن ما بكار. سڵاوی خوددا لە هەموو هاوڕە چالاکوانەکانم. ئێمە وەکو چالاکوانانی سیاسی لە وڵاتی بەریتانیا چالاکیەکمان ئەنجام داوە دژی زیندانی کردن و بڕیاری درێژکردنەوەی ماوەی زیندانیانی چالاکوان و ڕۆژنامەنووسان ومێد بەرۆشکی و شێروان شێروانی کە لە دەرەنجامی ڕەخنەگرتن لە حکوومەتە ڕسوا و شکست خواردوەکەی جوو بنەماڵە زیندانی کراون. جێگەی ئاماژەیە لە ماوەکانی ڕابردووی ئێستاشدا یەکێتی و پارتی هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون بۆ مانەوەی دەسەڵاتی خۆیان هەموو کارێکی قێزەوەن بکەن، چی بە تیرۆر چی بە تۆقاندن دەنگی ئازاد کرد بکەن. بەڵێ ئەمەیە حکوومەتی ڕسوا و جوود نەماڵە کە جگە لە مەینەتی و نەهامەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و گرتنی ڕۆژنامەنووس و چالاکوانان هیچ کارێکی دیکەیان نەکردووە. گەر لێشیان بپرسیدەوان دەڵێن بەڵێ خۆمم حکومەت هێز و دادگا، چی دادگایە کە دەستی بە تۆ نەگا، تۆ بکوژیت و ببڕیت و بدۆشی وەکو مانگا، میلەتیش بێدەنگ بێ و لە هیچ تێ نەگا، وەرنە هۆش کۆی لێی چوا دەوری بارەگا. وەڵڵاهی گەریەوە نەبنەوە نابنە کەڵەگا، ئەی ناترسن ڕۆژێک دەستنە بارەگای خوددا. زۆر لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن برخێ هەولێر و ما بکار.